بەڕێکەوتن بێت یان بەشەڕ ئیدلب دەژێڕینەوە ژێر کۆنتڕۆڵی سوپا. ئەمە دوایین پەیامی بەشار ئەسەد بوو لەسەر پارێزگای ئیدلب کە لە ڕێگەی وەزیری دەرەوەی وڵاتەکەی بڵاوی کردەوە. شەڕی پارێزگای ئیدلب لە نێوان هێزە ئۆپۆزیسیۆنەکانی نزیک لە تورکیا و چەکدارانی ڕژێمی سووریا لە خولەکەی سفر نزیک دەبێتەوە و جیهانیش بە وردی چاودێری دوایین پێشاتەکان دەکەن. ئاژانسەکانی هەواڵ بڵاویان کردەوە لە کامی بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی ڕووسیا بۆ سەر پارێزگای ئیدلب. تا ئێستا 18 وڵاتی مەدەنی گیانە لەدەستداوە و زیاتر لە 40 کەسیش بریندار بوون. بەهۆی بەردەوامی و چڕی بۆردومانەکە چاوەڕوان دەکرێت ژمارەی قوربانیەکان بەرز بێتەوە. لە چوارچەوەی کاردانەوە و لێدوانی وڵاتان لەسەر دۆخی پارێزگای ئیدلب دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە تویتێکی داوەشداریدا و ڕایگەیاند پێویستە بەشار ئەسەد بێبیرکردنەوە هێرش نەکاتە سەر ئیدلب. هەروەها ڕووسیا و ئێران لە ڕێگەی بەشداریکردن لە تراژیدیایەکی گریمانەکراوی لەم جۆرە هەڵەیەکی گەورەی مرۆیی ئەنجام دەدەن کە ڕەنگە سەدان هەزار مرۆڤ گیان لەدەست بدەن. لەسەر جوڵەی هێزە سەربازەکانی تورکیا ئاژانسی هەواڵی ئەنادۆڵ بڵاوی کردوتەوە کاروانێکی سەربازی سوپای تورکیا کە لە 8 ئۆتۆمبیلی سەربازی و چەند تەنکێک پێک هاتوون گەیشتونەتە خاڵە سنووریەکانی سوپای تورکیا لەسەر سنووری پارێزگای ئیدلب. ئەو کات مەولود چاوژۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا سەبارەت بە دوایین گۆڕانکاریەکان ڕایگەیاند هەموو هەوڵێک دەدەن بۆ پاراستنی ئاگربەست تا سووریا و ناوچەکە لە کارەساتێکی گەورە بپارێزن. و مەبەستەش کۆبوونەوەکانیان لەگەڵ هەردوو وڵاتی ڕووسیا و ئێران بەردەوامە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا لەگەڵ وەزیری بەرگری و سەرۆکی میت سەردانی مۆسکۆیان کردووە. لە سەردانێکی چاوەڕوان نەکراویشدا وەزیری دەرەوەی ئێران پێشلوود کەیتاران کە وابڕیارە لە 7 مانگا لە نێوان سەرۆکانی ئێران و تورکیا و ڕووسیا بەڕێوە بچێت سەردانی دیمەشقی کرد پاش کۆبوونەوەی لەگەڵ بەشار ئەسەد و بەرپرسانی ڕژێمی سووریا ڕایگەیاند ئیدلب لە پاشماوەی تیرۆریستان پاک دەکەنەوە و دەیگەڕێنەوە ژێردەسەڵاتی سوپای سووریا. ستیڤان دیمستۆرای نوێنەری تایبەتی نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری سووریاش ڕایگەیاند نیگەرانیەکانی لەبارەی ڕەوشی ئیدلب بەردەوامە و بانگشتی بەرپرسا باڵەکانی تورکیا ڕووسیا و ئێرانی کردووە تا لە 10 و 11 ئەم مانگە لە شاری ژنێڤ لەگەڵ یەکتر کۆ ببنەوە و کۆبوونەوەکانیش چارەنووساز دەبێت. تا سەرەتای جەنگی سووریاوە تا ئێستا 350,000 کەس گیانیان لەدەستداوە و 11 ملیۆن هاوڵاتیش ماڵ و حاڵیان جێهێشتووە.